وەکەزانن لە شاری سلێمانی ئەکادیمیەک یاخود ڕێکخراوێک هەیە بۆ یاری باسکتبۆڵ بە ناوی ژیماوە کە ساڵانی پێشتر لەسەر ئاستی عراق کۆنتترۆلی سەرجەم نازناوەکانی کردبوو و کۆنتترۆلی هەڵبژاردەی عراقیشی کردووە. ئەم ڕێکخراوە کە لە شاری سلێمانی هەفتەی ڕابردوو تیمێکی ئەمریکی لە بواری باسکەیە سەردانیان کرد و ڕێنمایی نوێیان پێدان و هەڵسەنگاندنی نوێیان بۆ تیمەکە کرد کە ڕاهێنەرەکەیان یاخۆ سەرپەرشتەرەکەیان دکتۆر ڕزگار ڕووفە. ئێستا ئەم تیمە لە وڵاتی ئێران و کەمێک پێش ئێستاش لەگەڵ تیمێکی هەڵبژاردەی ئێران یاریان کرد. هەڵبژاردەی تازە پێگەشتوانی عراق کە هەموو یاریزانەکانی پێکاتۆ لە کچانی ژیما گەیشتنە تارانی پایتەختی ئێران بۆ ئەنجامدانی پاڵەوەنتێکی دۆستانە لەگەڵ هەڵبژاردەکانی ئێراندا. بڕیار وایە ڕۆژی 21 مانگەش تیمی 3% کچانی هەڵبژاردەی لاوانی عراق و ژیما کە نوێنرایەتی یانی گازی باکوور دەکەن بگەنە شاری سنە و لەگەڵ ئەم هەڵبژاردەیە یەک بگرنەوە و بەشداری پاڵەوەنتێکی گەورەی 3% بکەن. کەمێک پێش ئێستاش یەکەم یاری خۆیان بەرامبەر هەڵبژاردەی ئێران کرد و ئەنجامی کۆتاییش بە 56 خاڵ بەرامبەر بە 40 خاڵ بۆ هەڵبژاردەی خاوەن یاریگا بوو.